دڵم زۆر خۆشە ڕەزامەندیم لە حکوومەتی ئەمریکا بۆ هاتووە تا بڕۆم لە نزیکەوە بەهێزترین کۆمپیوتەری دنیا ببینم. لەگەڵ جەسیکا کە وێنەگری مەڵقەی بەرنامەی نێکستا دەچین بۆ تاقیگەی نیشتیمانی ئۆکریژ لە ویلایەتی تێنەسی لە ئەمریکا. ئەم تاقیگەیە بەشێکە لە وەزارەتی وزەی ئەمریکا. زۆر بەپەرۆشم بۆ بینینی ئەم کۆمپیوتەرە و قسەکردن لەگەڵ زانا مەزنەکان کە هەوڵ دەدەن لە ڕێگەی ئەم سوپەر کۆمپیوتەرەوە چارەسەری نەخۆشیە کوشندەکانی وەکو شێرپەنجە و گرفتە گەورەکانی دیکەی مرۆڤایەتی بکەن. ئێستا دەڕۆم بۆ بینینی بەهێزترین کۆمپیوتەری دنیا کە کاتێک کە ناوەمان کرد بچینە کۆمپیوتەرە ببینین لیان پرسین کە ئایا هەوڵاتی ئەمریکی بۆی ڕێگەمان بدەن بچین کۆمپیوتەرەکە ببینین چکەم کۆمپیوتەرە لە حکوومەتی ئەمریکاوە باپشتێکرێت بۆیە هەلێکی زۆر دەگمەنمان بۆ ڕەفساوە تا ئێستا بچین بەهێزترین و خێراترین کۆمپیوتەری دنیا ببینین. جەسیکا پێت وایە ئەم کۆمپیوتەرە چەندە گەورەیە مەزەندەی خۆتم پێ بڵێ. سەیرە چونکە ئەو کۆمپیوتەرە بەهێزانە جاران هێندەی باڵەخانەیەکی تەواو دەبوون. ئێستا شتەکان زۆر بچووکتر بوونەتەوە بەڵام ئەمەیان چونکە خێراترین کۆمپیوتەرە پێم وایە هێشتا دەبێت زۆر گەورە بێت. وابزانم قەبارەکەی لانیکەم هێندەی ژوورێک دەبێت. پێشەوەی بگەینە تاقیگەی سوپەر کۆمپیوتەرەکە بە بازگەیەکدا تێپەڕین کە داوای ناسنامە و مۆڵەتی سەردانکردنیان لێ کردین. ئەوە لێرەین لە تاقیگەی نیشتیمانی ئۆکریج کە بەهێزترین و خێراترین کۆمپیوتەری دنیای لێیە. بەخێر بێن بۆ تاقیگەی نیشتمانی کۆریج. سارا شومەیکەر لە بەشی ڕاگەاندنی تاقیگەکە کار دەکات و مێژوویەکی کورتی ئەم کۆمپیوتەرە بەزنەی بۆ باسکردین کە ناوی فرۆنتیەرە. وەکو پێشەکیەک تاقیگەکەتان پێدەناسێنم. ئێوە لێرەن بۆ بینینی سوپەر کۆمپیوتەری فرۆنتیەر. ئەم کۆمپیوتەرە خێراترین کۆمپیوتەری جیهان و یەکەم کۆمپیوتەری ئێکساسکەیڵە لە دنیادا. بەهێزترین کۆمپیوتەری زانراوی دنیاە. ئەمە یەکەم سوپەر کۆمپیوتەرە کە ساڵی 1947 دروستکرا. کۆمپیوتەری ئۆراکڵ. بەڵام تەلەفۆنەکەت ئەمڕۆ ملیۆنێک جار لەو کۆمپیوتەرەی ئەو کاتە خێراترە. جاران خەڵک خۆیان دەیانژمارد بەڵام دواتر شتەکان ئۆتۆماتیکی کران کە ئامێرەکە دەیکرد. ئێستا دەچین تا بەهێزترین کۆمپیوتەری دنیا ببینین کە لە پشتی ئەم دیوارەوەیە. It's right behind this wall. Let's go. Behind this door. And here it is. Oh my God. Just look at it. But oh my God, man, this is چەند مەزنە. دەزانی چەندە بە پەرۆش بووم بۆ بینینی ئەم سوپەر کۆمپیوتەرە با جارێکی تر دەسی لێ بدەم. پێمان بڵێ ئەم سوپەر کۆمپیوتەرە چییە؟ ئەمە خێراترین سوپەر کۆمپیوتەرە لە جیهاندا. خێراترین ئامێرەکە تا ئێستا مرۆڤ دروستی کردبێت. دەستکەوتێکی زانستی سەرنجڕاکێشە. بۆی بینەرانمان لایەن ڕوون بێت ئەمە بەراورد بکە بە خێراترین کۆمپیوتەری شەخسی یاخود لاپتۆپ. ئەم سوپەر کۆمپیوتەرە چەندە بەهێزترە؟ توانای ئەم کۆمپیوتەرە لایەنی کە ملیارێک جار لە کۆمپیوتەرێکی کەسی زیاترە. لە چرکەیەکدا 2 کوینتیلیۆن هەژمار دەکات. کوینتیلیۆن 18 سفری هەیە. کەسێکی زیرەک چەندە کاتی پێویستە تا ئەوە ئەنجام بدات کە ئەم کۆمپیوتەرە لە چرکەیەکدا ئەنجامی دەدا. زیرەکترین کەسی دنیا. 2 کوینتیلیۆن مرۆڤ پێویستە کە پێکەوە لە یەک کاتدا کار بکەن تا ئەوە بکەن کە ئەم ئامێرە پێی دەکرێت. واتە ئەگەر تەواوی ژمارەی دانیشتوانی زەوی پێکەوە کار بکەن دەیان ساڵیان پێویستە تا ئەو کارە بکەن کە ئەم کۆمپیوتەرە لە چرکەیەکدا دەیکات. مرۆڤێک ملیارەها ساڵی پێویستە تا ئەوە بکات ئەم سوپەر کۆمپیوتەرە لە چرکەیەکدا دەیکات. ئەم توانە مەزنەیە کە ئەم کۆمپیوتەرە هەیەی ئومێدی دروست کردووە ئەم کۆمپیوتەرە بتوانێت چارەسەر بۆ هەندێک لە گەورەترین کێشەکانی مرۆڤایەتی بدۆزێتەوە. ئەم کۆمپیوتەرە بەکار دەهێنرێت بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ نەخۆشیە کوشندەکانی وەکو شێرپەنجە و کێشەی گەرمبوونی زەوی.
دواتر دیدار لەگەڵ ئەو زانا و پزیشکانەدا دەکەین کە ئەم سوپەر کۆمپیوتەرەیان خراوەتە بەردەست تا چارەسەر بۆ ئەو کێشانە بدۆزنەوە و دوایین دەستکەوتەکانیان لە ڕێگەی ڕووداوە بۆ بینەری کورد باز دەکەن. سوپەر کۆمپیوتەری فرۆنتوار کابینە پێکاتوە و کێشی هەر کابینەیەک زیاتر لە 3 تەن و نیوە، واتە کێشەکەی زیاتر لە 74 ئۆتۆمبیلی جۆری پیکاپ دەبێت. ئەم کۆمپیوتەرە 3632 GPU هەیە. GPU ئەو کارتەیە کە پرۆسەی وێنەی سەر شاشەی کۆمپیوتەرەکە دەکات. ئەم GPUانە GPU ئاسایی نین. وەکو برانسن گوتی هێندە بەهێزن کە دەتوانن 2 کوینتلیۆن هەژمار لە چرکەیەکدا ئەنجام بدەن. فرۆنتیەر ئەنجامی 10 ساڵ لێکۆڵینەوە و کارکردنە. ئێستا یەکێک لە کابینەکان دەکەینەوە. با بزانین چی تێدایە. وەکو باسمان کرد سیستەمی ساردکەرەوەکەی کە پێویستە بۆ دەرهێنانی ئەو گەرمەی کۆمپیوتەرەکە دەری دەدات کاتێک کار دەکات لە هەمووی دیارترە. سۆندە سوورەکان ئاوە گەرمەکە دوور دەخەنەوە. ئەو لەو سۆندانەدا هەیە؟ ئاو بەناو ئەو سۆندانەدا دەڕوات و بەسەر ئەو بۆردە گەرمانەدا دەڕۆن. هەریەک لەو بۆردانە کۆمپیوتەرێکی بەهێزی سربەخۆیە. هەموو سۆندەکان جیا کراونەتەوە لە پشتەوە دەگەنەوە یەک. واتە هەرێکێک لەو سندوقانە کۆمپیوتەرێکە بۆ خۆی. بەڵێ کۆمپیوتەرێکی زۆر بەهێزە. چەند کۆمپیوتەری وای تێدایە؟ 9408. ئەم سوپەر کۆمپیوتەرە لە 9408 کۆمپیوتەری بچووک پێک دێت؟ بەڵێ ئاوی سارد بەناو سۆندەشینەکاندا دەڕۆن. وەک چاوەڕێ دەکرێت کە ئاوەکە گەرم بوو لە ڕێگەی سۆندە سوورەکانەوە دوور دەخرێتەوە. سەرنجڕاکێشە. ئاوە ساردەکەش هێندە سارد نییە. 32 پلەی سیلیزیە. ئەو کارە تاوزە بۆ ساردنەکردنی ئاوەکە بەکار نهێنین لە جیاتی ئاوگۆڕکێ دەیکەین. لەو سەرەوە کە ئاوەکە دێتە دەرەوە گەرمیەکەی 6 پلەی سیلیزیە. کەی بۆمان دەرکەوت کە دەتوانین ئاو بۆ ساردکردنەوەی کۆمپیوتەر بەکار بهێنین؟ ماوەیەکی زۆرە ئەوە دەکەین. سوپەر کۆمپیوتەرە کۆنەکانی ڤێکتەری کرای ئەگەر فیلمێکت بینیوێت کە کەسێک ئاماژە بە کۆمپیوتەرێکی گەورەی کرای دەکات بە زۆری ئەوە ئەم جۆرەشتە نیمچە بازنەییە کە قەنەفەیەکی لەسرە. لە ڕاستیدا فریونیان بەکار دەهێنا. فریۆن ئەو غازەیە لە ئۆتۆمبیلەکەتدا هەیە تا شتەکانی ناو ئۆتۆمبیلەکە فێنک ڕابگرێت. خێرا ڕوون بۆەوە کە فریۆن تێچووی زۆرە و قورسە و بەردەوام بیت لەسەر بەکارهێنانی. بەکارهێنانی ئاو زۆر ئاسانترە. ئاو گەرمی گۆڕێکی زۆر باشە. بە شێوەیەکی کاریگەر گەرمی دوور دەخاتەوە. ئاولێرە لە ڕۆژهەڵاتی ویلایەتی تێنسی زۆرە تا ئەو کاتەی زیانێکی زۆری پێنەگەێنین بەکارهێنانی ئاسانە. کەواتە کاتێک دەڵێن ئەمە خێراترین کۆمپیوتەری جیهانە کە زانیاریمان لەسەری هەبێت، بەڵام ڕەنگە حکوومەتەکان کۆمپیوتەری خێراتریان لەمە هەبێت کە ئێمە نایزانین وایە؟ بەڵێ هەمیشە خەڵکی ئەو پرسیارە دەکات، بەڵام ڕاشکاوە بم لەگەڵت ڕەنگە پێویست نەبێت. ئایا پێویستیت بە کۆمپیوتەرێکی بەهێزترە یان نا بۆ ئەنجامدانی ئەو کارانەی کە پەیوەندیان بە ئاسایشی نیشتیمانیان شکاندنی کۆدەکەوە هەیە؟ ئەوە زۆر ڕوون نییە. لەوانەیە کەسێک کۆمپیوتەرێکی خێراتری هەبێت و ئێمە نازانین. نرخی ئەم کۆمپیوتەرە چەندە؟ ئایا دەزانین؟ پرسیارێکی جوانە و پرسیارێکی قورسە تا من وەڵامی بدەمەوە. ئەوەش لەبەر ئەوەیە کە ئێمە بەردەوام کار لەسەر ئامێرەکە دەکەین. لە هەمان کاردا کار لەسەر دروستکردنی کۆمپیوتەری داهاتووش دەکەین. نرخەکەی لە $100 ملیۆن دایە. 100 ملیۆن. بەڵێ کۆی گشتی بە تێچووی ئەو خەڵکەوە کە لێرە لە سنتەرەکەدا کار دەکەن و کار لەسەر دروستکردنی کۆمپیوتەری نوێی داهاتوو بەڕێوەبردننی ئەو کۆمپیوتەری ئێستا دەکەن قورسە لێک بدەمەوە. بەڵام بەڵێ بودجەی ساڵانەمان $200 ملیۆن. ئێستا پرسیارێکت لێکەم کە پێم وایە لە مێشکی هەموواندایە. ئەگەر ئەم سوپەر کۆمپیوتەرە بۆ دروستکردنی بیتکۆین بەکار بهێنی، دەتوانین چەند بیتکۆینی لە ڕۆژێکا پێ دروست بکەین؟ هەمیشە خەڵکەوم لێ دەپرسن ئایا خەڵکی بۆ دروستکردنی دراوی کریپتۆ کۆمپیوتەرەکە بەکاردەهێنن؟ ئەوانەی لێرە کار دەکەن ڕێگەیان پێ نادرێت بۆ ئەوە بەکاری بهێنن. پشکنین دەکەین، بەردەوام پشکنین دەکەین تا دڵنیابین و ئەگەر ڕازگۆ بم لەگەڵت نازام چەند بیتکوین دەتوانیت لە ڕاستیدا بەم ئامێرە دروست بکرێت. 4 ساڵ لەمەوبەر GPU خێراکانی وەک ئەمانەی لەم کۆمپیوتەرەدا هەن بۆ دروستکردنی دراوی کریپتۆ بەکاردەهاتن. بەڵام لەوە تێپەڕیون. ئێستا پرۆسێسەری تایبەت بۆ ئەم کارە دروست کراون و پێیان دەگوترێت FPGA و گونجاوترن بۆ دروستکردنی کریپتۆ. کەواتە بۆ ئەم کارە ڕەنگە ئەمە باشترین ئامێر نەبێت. ئەمەش ئەوە ڕوون دەکاتەوە کە
ئەم GPUوانەش باشن بۆ هەندێک شت و بۆ هەندێک شت زۆر باش نین. چەند کەس لە تاقیگەکە کار دەکەن و چەند کەس بە تایبەتی لە فرۆنتیر؟ کۆی گشتی تاقیگەکە نزیکەی 7,000 کەسمان هەیە و لا بەشی ئێمە ئەم سوپەر کۆمپیوتەرە بەڕێوە دەبن نزیکەی 200 کەسمان هەیە. ئەوەش هەموو کەسێک دەگرێتەوە لە تەکنیکارەکانەوە کام ئامێرە بەردەوام بەڕێوە دەبن تا ئەو کەسانەی کە کاری ئیداری دەکەن بۆ ئەوانەی لەسەر کۆمپیوتەرەکە کار دەکەن و یارمەتی زانایان و لێکۆڵەران دەدەن کۆمپیوتەرەکە بەکار بهێنن و توێژینەوەکانیان ئەنجام بدەن. چونکە وای بۆ دەچم ئەم کۆمپیوتەرە پێویستی بە چاکردنەوەی بەردەوام هەبێت وایە؟ وایە پێویستی بە چاکردنەوەی بەردەوام هەیە. فریکوێنسیەکە هێندە گەورە نییە. ئەگەر یەکێک لە کۆمپیوتەرە بچووکەکان لە کار بکەون ئەوە بەم مانایە نییە کە تەواوی کۆمپیوتەرەکە لە کار دەکەوێت. تەنیا ئەو بەرنامە تایبەتیانەی کە لەسەر ئەم کۆمپیوتەرە هەن لە کار دەکەون کەواتە دەبێت ئەوەی کردوتە دووبارەی بکەیتەوە. بەڵام ئەوانەی کە کار لەسەر سوپەر کۆمپیوتەرەکە دەکەن بۆ توێژینەوە و هەستیشی پێناکەن تەکنیکارەکان کابینەکە دەکەنەوە و ئەم کۆمپیوتەرە دەردێنن و باقی ئامێرەکە بێوەستان بەردەوام دەبێت. ڕەنگە مە دوا پرسیارم بێت ئایا ئەم کۆمپیوتەرە بۆ ناوەندەکانی توێژینەوە و زانکۆکانی ئەمریکا بەردەستە؟ بێگومان بەرنامەی سەرەکیمان کە بۆ توێژینەوە تەرخان کراوە پێی دەگوترێت ئینسایت. ئینسایت ناوازەیە کە دێتە سەرکاری سوپەر کۆمپیوتەر. ئینسایت کراوەیە بۆ هەر کەسێک لەسەر هەسارەی زەوی بەڵام دەبێت بیسەلمێنێت کە ئەم کۆمپیوتەرت پێویستە. بۆیە پێویستە کە کێشەیەکی زانستی ئالۆزت هەبێت کە چارەسەرەکەی بەم سوپەر کۆمپیوتەرە دەکرێت. هەروەها دەبێت بیسەلمێنیت کە دەتوانیت کۆمپیوتەرەکە بەکار بهێنیت و بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە کە هەتا. ئەگەر دوو مەرجت تێدا بێت کە هەبوونی کێشەیەکی سەرنجڕاکێش و دووەمیان توانای بەکارهێنانی کۆمپیوتەرەکە بۆ چارەسەرکردنی کێشەکە ئەوا دەتوانیت ئەم سوپەر کۆمپیوتەرە بەکار بهێنیت. ئەم پرۆگرامە بەردەستە بۆ توێژەرانی زانکۆ لێرە لە ئەمریکا، توێژەرانی تاقیگا کەرتی تایبەت لێرە لە ئەمریکا و لە دەرەوەی وڵاتیش. زانکۆیەکانی دەرەوەی وڵاتیش بە هەمان شێوە دەتوانن بەکاری بهێنن. هەر کەسێک لەسەر هەسارەی زەوی دەتوانێت داوا پێشکەش بکات. پێم وایە تاکە شتی ئاسایی ئەم سوپەر کۆمپیوتەرە مۆنیتەرەکەیەتی وەکو شاشەیەکی ئاسایی وایە بەڵام دروست وایە. هۆکاری ئەوەی کە گەورەترە تەنیا بۆ کاریگەری نییە. بۆ نمونە نەخشەیەکی تەواوی زەویت کردووە لێرەدا پێویستیت بە شاشەیەکە کە تەواوی وردەکاریەکان دەربخات. ئەوە ناتوانێت لە شاشەیەکی بچووکی ئاساییدا بیبینیت. دکتۆر ئانوش کابەدیایەکێکە لەو دکتۆرە دیارانەی کە سوپەر کۆمپیوتەری فرۆنتیر بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ شێرپەنجە بەکاردێنێت. ئەم کۆمپیوتەرە مەزنە یارمەتی دەدات سەیری ملیۆنەها ئەگەری جیاواز و دەرمانی جیاواز بکات کە ئایا بە تێکەڵکردنیان دەکرێت بگەینە چارەسەری ئەو نەخۆشیە کوشندەیە؟ ئایا ئەم سوپەر کۆمپیوتەرە چ جۆرە کاریگەریەکی لەسەر توێژینەوەکانی شێرپەنجە هەبووە؟ ئێمە لە سەردەمی داتای گەورەدا دەژین. زانیاریەکی زۆر لەسەر تەندروستی مرۆڤ و خووەکانی ڕۆژانە کۆ دەکرێنەوە. ئەوەش کاتێک دەچیتە نەخۆشخانە نۆڕینگە یان سیتیسکان و MRIت بۆ دەکرێت. هەموو ئەم زانیاریانە بۆ شیکاری بەردەستن. زانیاریمان لەسەر خووەکانی مرۆڤ هەیە، چێ لەکوێ دەژی، چەند جار وەرزش دەکەن، ئایا نزیک سەرچاوەیەکی ئاوی ژێرزەوی دەژین کە پیس بووە، ئایا لە نزیک ناوچەیەکی پیس دەژین، چ جۆرە هەوایەک هەڵدەمژن، چ جۆرە خواردنێک دەخۆن. پێشتر بەڕاستی نەمان دەزانی چی لەو هەموو داتایە بکەین بۆ تێگەیشتن لەو داتایانە کۆمپیوتەرێکی ئاست بەرزت دەوێت. بڕێکی زۆر توانای پرۆسسکردنت دەوێت تا ئەو داتایانە شرۆڤە بکەیت. فرۆنتیر ئەو کارەمان بۆ دەکات. ئێستا توانیومانە ئەو هەموو داتا فراوانەی لەبەردەستن لە یەک کاتدا بخەینە ژێر شیکاریەوە. با بۆ نمونە سەیری تۆماری پزیشکی نەخۆش بکەین. با سەیری خۆ و ڕەفتارە تەندروستەکان بکەین. با سەیری دەرمانەکانت بکەین و بەراورد بکەین بە ملیۆنان و ملیۆنان کەسی دیکەی وەکو تۆ کە چارەسەری نەخۆشیی هاوشێوەیان بۆ دەکرێت. پاشان مۆدلێکی کۆمپیوتەری پێت دەڵێت کە ئایا ئەمە کاریگەر دەبێت بۆ تۆ یاخود نا. باشترین ڕێگا چییە بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیە؟ کاتە کاتێک دەڵێن لە سەردەمی بیگ داتادا دەژین، ئەومانە ئەوەیە کە ئێمە ئەوەندە داتامان هەیە لە ڕاستیدا نازانین چیان لێ بکەین. مەگەر سوپەر کۆمپیوتەرێکی وەکو فرۆنتیرمان هەبێت تا یارمەتیمان بدات لی تێ بگەین
ئێمە ئەوەندە داتامان لە بەردەستە زۆرجار نازانین چیان لێ بکەین. ئامێرێکی وەکو فڕۆنتیەرمان دەوێت تا ئەم داتایانەمان مانایان هەبێت و گرنگیان هەبێت. پەیوەندیەکانی نێوان بەشە جیاوازەکانی ئەو داتایانە کە دواتر دەتوانن یارمەتی دەربن لە باشتر ڕێنماییکردنی تەندروستی مرۆڤ. ئایا بەهۆی فرۆنتیەرەوە هیچ پێشکەوتنێکی ئومێد بەخشمان هەبووە لە توێژینەوەکانی شێرپەنجەدا؟ یەکێک لەو پرۆژانەی کە بەشدارن تیایدا لەگەڵ NIH پەیمانگەی نیشتیمانی تەندروستی و بە تایبەتی NCI پەیمانگەی نیشتیمانی شێرپەنجەیە. ئەمانە ڕێکخراوە سەرەکیەکانی ئەمریکان کە لە نەخۆشی شێرپەنجە دەکۆڵنەوە. ئەو ڕێکخراوانە زانیاری لەسەر حاڵەتەکانی شێرپەنجە و ڕوودانی شێرپەنجە لەسەر ئاستی وڵاتدا کۆ دەکەنەوە. پێشتر کاتێک ئەم داتایانە کۆ دەکرانەوە مرۆڤێک دەبوو بەدەست. ئەو داتایانە بخاتە ناو داتابەیسێکی ناوەندیەوە. یەکێک لەو کارانەی کە کردومانە تیمەکەم کاری لەسەر کردووە دروستکردنی پرۆگرامێکی کۆمپیوتەرە کە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی هەموو ئەو داتایانە هەرکە داخل کران شرۆڤە دەکات. ستاندەرای زیان بۆ دەکات تا ئامادە بن بۆ لێکۆڵینەوەی زیاتر لەلایەن کۆمپیوتەرەوە. ئەنجامدانی ئەو کارە نزیکەی 40,000 کاژێری کاتی بۆ گەڕاندوینەتەوە. ئێستا دەتوانین لە ئاستی تەواوی وڵاتدا چاودێری شێرپەنجە بکەین. یەکێک لەو شتانەی کە هەمووان دەپرسنەوەیە کەی چارەسەرێک بۆ شێرپەنجە دەدۆزینەوە. کەی دەرمانمان دەبێت کەلانی کەم یارمەتی نەخۆش بدات تا کۆنتترۆڵی شێرپەنجە بکات و بەهۆیەوە نەمرێت. ئومێدت هەیە ئەم سوپەر کۆمپیوتەرە یارمەتیمان بدات چارەسەری شێرپەنجە بدۆزینەوە؟ چارەسەرکردنی شێرپەنجە پرسێکی گەورەیە. پێم وایە ئەوە شتێکە کە هەمومان بە جۆشەوە دەمانەوێت بەدەستی بهێنین. یەکێک لەو شتانەی کە ئێستا مرۆڤ کاری لەسەر دەکات بەکارهێنانی فرۆنتیەرە بۆ دۆزینەوەی دەرمان. زۆر دەرمانی جیاواز هەن کە دەکرێت بۆ چارەسەری شێرپەنجە یاخود جۆرێکی تایبەتی شێرپەنجە بەکاربهێنرێت. چۆن دەزانیت کام دەرمان باشترینە؟ لە هەندێک حاڵەتدا ئەگەر تۆ کۆمپانیایەکی دەرمانسازی بیت لەوانەیە 10,000-15,000 توخمی دەرمانت هەبێت کە دەکرێت بۆ چارەسەرکردنی ئەو شێرپەنجەیە بەکاربهێنرێت. سیستمێکی وەک فرۆنتێر یارمەتیمان دەدات ئەو لیستە بچووک بکەینەوە بۆ 5,000 کاندیدی سەرەکی. دەکرێت بتوانیت سەیری تایبەتمەندیەکانی ئەو دەرمانە بکەیت. بۆ نمونە تا چەند کاریگەرە ئەو دەرمانە چەندە جێگیرە. چی پێویستە بۆ دروستکردنی ئەو دەرمانە؟ دەتوانیت هەموو ئەمانە بە کۆمپیوتەر بکەیت تا کۆمپانیایەکی دروستکردنی دەرمان تەنیا سەیری 5 بژاردە بکات لە بری 10,000 بژاردە. دەتوانیت جارێکی دیکەوە بڵیتەوە ئەمە بەڕاستی جێگەی شۆکە. گوتت لە جیاتیەوەی مرۆڤ لێکۆڵینەوە لە هەزاران یاخود 10,000 دەرمانی ئەگەری بکات بەهۆی فرۆنتیەرەوە ئەو لیستە بچووک دەکرێتەوە بۆ تەنیا 5 بژاردە. دەتوانی زیاتر ڕوونی بکەیتەوە. بەڕاستی ئەوە زۆر سەرنجڕاکێشە. کاتێکم دەرمانە جیاوازت هەیە کە کاندیدن بۆ چارەسەری شێرپەنجە چەندین تایبەتمەندی جیاوازیان هەیە. ئەو دەرمانانە چەندە کاریگەرن. ئەو دەرمانانە تا چەند جێگیرن. چی پێویستە بۆ دروستکردنی ئەو دەرمانانە؟ ئایا دەکرێت دروست بکرێن؟ دەزانیت دەرمان هەیە دەکرێت لە ڕووی تیۆریەوە چارەسەر بێت بۆ شێرپەنجە. بەڵام ئایا لە ڕاستیدا دەکرێت دروست بکرێت؟ فرۆنتیەر ڕێگەت دەدات ئەم تایبەتمەندیانە بناسیتەوە و دواتر گەڕانێکی چڕ بەنێو ئەو 10,000 کاندیدەدا دەکات و پێت دەڵێت کام 5 یان 4یان ڕەنگە تەنانەت یەک دانەیان باشترین چارەسەر بێت. شێرپەنجە تەنیا گرفتی مرۆڤایەتی نییە. فرۆنتیەر دەکرێت یارمەتیمان بدات چارەسەری بکەین. زانایان هەوڵدەدەن لە ڕێگەی فرۆنتیەرەوە بتوانن باشتر لە گەرمبوونی زەوی تێبگەن و پێشبینی کارەساتی سروشتی بکەن و چارەسەری پێشوەختە و گونجاو بۆ هەرێمە جیاوازەکانی دنیا بخەنە ڕوو. ئایا دەتوانین بەهۆی فرۆنتیەرەوە باشتر پێشبینی گۆڕانی کەشوهەوا بکەین؟ بەڵێ دەتوانین. چۆن؟ تکای ڕوونی بکەرەوە.
یەکێک لە سەختترین شتەکان لەبارەی پێشبینیکردنی کەشوهەوا ئەوەیە کە چی لە کاتی هەستانی شێی ناو هەورەکاندا دەگوزەرێ بە قەبارەیەکی هەندە بچووک ڕوودەدا بەڕاستی قورسە مۆدێل بکرێت بە پێوەرێک کە سەیری 100 کیلۆمەتر دەکات. هەورەکان ڕووداوی فیزیایی وایان تێدا ڕوودەدات کە لە ئاستی میلیمەترێک بۆ مەترێک ڕوودەدات. کەواتە یەکێک لەو شتانی کە بەڕاستی سەرنجڕاکێشە سەبارەت بە سیمولیشن لە فرۆنتیەر پرۆژەیەکمان هەیە بە ناوی سکریم کە کورتکراوەی ڕستەیەکی درێژە. بەڵام بەهۆیەوە دەتوانین لە هەورەکان بکۆڵینەوە لەسەر پێوەرێک کە تەنیا 3 کیلۆمەتر دووریەتی. ئەمەش ڕێگەمان پێدەدات لە هەڵکشانی شێتێ بگەین کە بەرپرسە لە بارانبارینێکی زۆر لەسەر زەوی. با هەڵ بدەم بە وشەی سادەتر ئەوەی گوتی ڕوونی بکەمەوە. یەکێک لە قورسترین شتەکان لەبارەی پێشبینیکردنی کەشوهەوا تێگەیشتن لە هەڵسوکەوتی هەورەکان لە دڵۆپە ئاوی بچووک یاخود کریستاڵە سەهۆڵیەکان پێک دێن کە هەوای گەرم بەرز دەبێتەوە ئەو هەوایە سارد دەبێتەوە و هەور دروست دەبێت. شتە قورسەکە لێرەدا ئەمەیە. ئەم پرۆسەی هەڵکشانی هەوایە لە ئاستێکی زۆر بچووکدا ڕوودەدات لە دڵۆپی بچووکەوە بۆ چەند مترێکی کەم. بەڵام کاتێک هەوڵ دەدەین نەخشەی کەشوهەوا دروست بکەین لە 100 کیلۆمەتر کەمتر نەمانتوانیوە سەیری هەورەکان بکەین. چۆن دەتوانین لە 100 کیلۆمەتردا لە مامەڵەی دڵۆپە ئاو تێبگەیت؟ بەڵام ئێستا زانایان بەهۆی فرۆنتیەرەوە نەخشەیەکیان دروست کردووە کە لە جیاتی 100 کیلۆمەتر سەیری تەنیا 3 کیلۆمەتر دەکەن و بە وردەکاری زۆر زیاترەوە وێنای دەکەن. ئەمە ژوا دەکات زانایان بتوان ئەو گۆڕانکاریە وردانی ناو هەور ببینن کە زریانەکان دروست دەکەن. بەزارەوەیکی سادەتر، ئایا ئەم سوپەر کۆمپیوتەرە دەتوانێت یارمەتیمان بدات چارەسەری تایبەت بۆ ناوچە جیاوازەکانی جیهان بدۆزینەوە کە چۆن مامەڵە لەگەڵ دۆخ و قەیرانی کەشوهەوایاندا بکەن؟ پێم وایە ئەو باشترین ڕێگەیە بۆ سەیریکردنی پرسەکە. بەم هاو کێشەکردنانە دەتوانین نادڵنیایی سنووردارتر بکەین کە چۆن کەشوهەوا دەگۆڕێت لەسەر پێوەرە ناوچەیەکان. ئەوە زۆر گرنگە. ئەگەر بڕگارە وێزگەیەکی کارەبا دروست بکەین لەکوێ دروستی بکەین؟ ئایا ئەو ڕووبارە بەر وشک بوون دەڕوات یان نا؟ ئایا زیاد دەکات؟ بێگومان شتگەلەیەکی وەگەمانە زۆر پشت بە ژێرخانی مرۆیی وەک بەنداوەکان دەبەسن. بەڵام تێگەشتنەوەی کە چی بەسەر ڕووبارەکان دێت هەم لە ئاستی ناوەند و توندا کە ئاوی خواردنەوەمان بۆ دابین دەکەن زۆر گرنگە. ئەم مۆدێلە یارمەتیمان دەدات تا نادڵنیاییەکان کەم بکەیەوە و باشتر بتوانین ئەم بڕیارانە بدەین کە زۆر گرنگن بۆ گەلی ئەمریکا و لایەنە پەیوەندیدارەکان. فرۆنتیەرە یەکێکە لە چەند ئامێرێکی کەم کە دەکرێت ئەم کارت بۆ بکات. بەڕاستی ئەزمونێکی تایبەت بوو، ئەزمونێک کە هەرگیز لەبیرم ناچێت. هیوادارم ئێوەش ئەم ئەڵقەیەی نەکستان بەدڵ بوو بێت. سەنجی خۆتان لە پەیجەکانی سۆشیال میدیای ڕوودا و بنووسن. زۆر سپاس بۆ ئەوەی کە بینەرمەوە.